سڵاوتان لێبێ مناڵانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش ساڵی نوێی 2023 لە هەموو لایەکتان پیرۆز بێ. داپیرە لە ساڵی نوێیە کۆمەڵێک چیرۆکی خۆش و باشی بۆ ئێوە ئامادە کردووە، وەک هەمیشە کۆمەڵێک مناڵی جوان ئامادەیە لە لای من کە ئەمڕۆ چیرۆکێکی زۆر خۆشیان پێشکەشەکەم. جا ئێمەش ئەبێ بزانین ئەم مناڵە جوانانە کە میوانی منن کێن، بیان ناسین، بزانین تەمەنیان چەنە، چیان هەیە بۆ ساڵی نوێ. بەخێر بێن؟ باشە، ئەنجا من ئەمەوێ یەک بە یەک بتان ناسم، بزانم میوانە جوانەکانی من کێن، با لە تۆ دەست پێ بکەین گوڵەکەم. تۆ ناو چییە؟ ئانی. ئانی گیان، ئانی تەمەنت چەنە؟ 9 ساڵی، زۆر باشە. ئانی ئێستا وەرزی دووەمی خوێندن دەستی پێکردو، هەستە چۆنە پێ خۆشە؟ باڵێ. ئەی ئافرم کەواتە ئەبێ زۆر زیاتر هەوڵبەی لە چاوەرزی پێشوە. ئەی بۆ ساڵی نوێ چی وکرد؟ وەڵا بۆ خۆمان لە ماڵەوە بووین، زۆر خۆش بوو. ئەی زۆر باشە، کەواتەوەکو هەندێک خێزانی کە لە ماڵەوە بوون، هەندێکیش چوونەتە دەرەوە، وایە؟ زۆر باشە. ئەدی بزانین هاوڕێکەی کە و ناوی چییە؟ بەخێر بێی؟ بەناو ڕێنوار. ڕێنوار گیان. ڕێنوار تەمەنە چەنە؟ 9 9 ساڵی. ئافرین. ئەی لە خوێندنا چۆن بووی؟ باش بووی؟ باش. زۆر باشە. واتە وەرزی یەکەم دەرچووی؟ ئەی ئافرین، زۆر باشە. کەواتە هەوڵ بە وەرزی دووەمیش زۆر زیاتر هەوڵبەی بۆ ئەوەی سەرکەوتن بەدەستبێنی. ئادی بزانم ئەم گوڵە جوانی کەمان ناوی چییە؟ ئاڵێ. ئاڵێ گیان. ئاڵێ گیان، تۆ تەمەنە چەنە؟ 9 ساڵ. ئەمەوە بزانم هەمووتان تەمەنتان نزیکە لەیەکەوە، زۆر باشە. ئاڵێ تۆ چی وکرد بۆ ساڵی نوێ؟ لە ماڵ و لەگەڵ خێزانەکەمان بەس. ئەی ئافرین. پێ و چۆنە هەستەکەی ئەم ساڵ خۆش ئەبێ بەلاتەوە لە چاو ساڵەکانی ترا؟ باڵێ. زۆر باشە. ئاتی بزانین ئەم کوڕە جوانە ناوی چییە؟ بوار. بوار گیان. بەخێر بێ. سپاس. ئەی باشە. کاکە بوار، ئەی تۆ چی وکرد بۆ ساڵی نوێ؟ بۆ خۆمان لە ماڵەوە بووین، زۆر خۆش. زۆر باشە. باشە، من ئەمێ پرسیارێکی لێکم. هەموو کەسێک لە ژیانیا و هەموو مناڵێک ئاواتی هەیە و خەونی هەیە. تۆ حەزەکەی ئەم ساڵ بگەی بە چ ئاواتەیە؟ ئەتەوێ ئەم ساڵ چۆن بێ؟ خۆش بێت. خۆش بێ بێگومان ئینشاءالله ساڵێکی زۆر خۆشە بێ بۆ هەموو لایەک. ئادی بزانین ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ یاران. یاران گیان. یاران بەخێر بێ. سپاس. باشە. یاران تۆ بۆچی هاتووی بۆ ئێرە؟ بۆی چیرۆکە بۆ بخێنەوە؟ باڵێ. زۆر باشە. ئەی تۆ پێم بڵێ ساڵی نوێ چی وکرد؟ لەگەڵ خێزانەکەم ڕۆشتین بۆ دەرەوە. ئەی باشە، بەخۆشی بێ. ئەی تۆ ئاواتی چییە خوازی لەم ساڵە؟ حەزەکەم ئەم ساڵ خۆش بێ، هەموومان لە خۆشیابین. ئینشاءالله خی گەورە بەدڵی خۆتان لەگەڵەکە هەموو لایەکتان و هەموو مناڵێک لە خۆشیە ئابن. ئەجا بزانین هاوڕێکی کە و ناوی چییە؟ ئەحمەد. ئەحمەد گیان. ئەحمەد گیان تەمەنە چەنە؟ 9 ساڵی. زۆر باشە. لە وەرزی یەکەمی خوێندنا دەرچووی؟ ئەی ئافرین، کەواتە زیرەکی. هەوڵ بە زیاتر بۆ وەرزەکانی کەش و بۆ ساڵەکانی کەش زیاتر هەوڵبەی بۆی سەرکەوتن بەدەستبێنی. ئەی تۆ هیوای چیە خوازی بۆ ساڵی نوێ؟ حەزەکەی ساڵێکی خۆش بێ؟ ئەتەی ئینشاءالله. ئەنجا بزانین ئەم گوڵە جوانی کە ناوی چییە؟ لیناس. لیناس گیان. لیناس تۆ لە ساڵی نوێ چی وکرد؟ لە ساڵی نوێ باڵێ. لەگەڵ خێزانەکەم چوونە دەرە. ئەی باشە، بەخۆشی جلەکانە سوور بوو؟ ئەی بۆچی زۆر بێ کچەکان جلی سوور لە بەرەگەن؟ چونکە حەزیان لێتی. ئافری. دەی زۆر باشە، کەواتە بەخێر بێن بۆ لای من زۆرم پێخۆشەکە ئەمڕۆ ئێوە میوانی منن، منیش بە بۆنەی ساڵی نوێ و لەبەر خاتری ئەوەی کە ئێوە ئەوەنە جوان دانیشتون لە لای من چیرۆکێکی خۆشتان بۆ گێڕمەوە. ئامادەن گوێ لێ بگرن؟ زۆر باشە. بزانین چیرۆکی ئەمڕۆمان بە ناوی چییە؟ باس لە ڕەوشتەکە. باسی ئەوە کاڵێ بە ڕەوشت بە. جۆش و مات دوو هاوڕێی زۆر نزیکی یەکتر بوون. هەمیشە پێکەوە بوون. ئەوان دراوسەی یەک بوون. هەر بەیەکیشەوە ئەچوون بۆ هەمان قوتابخانە و پێکەوە ئەیان خوێند. بەیەکەوە ئەچوونە کتێبخانەکان، هەروەها هەمان وەرزشیانە کرد. زۆر کەس پیان وا بوو کە ئەوان دوو برای دوانن، نەک تەنیا هاوڕێی یەکتری بن. تەنیا جیاوازیەک لە نێوان جۆش و ماتا هەبوو. ئەویش ئەوە بوو مات کوڕێکی زۆر لەسەرخۆ بوو. بەڵام جۆش پێچەوانەی ئەو بوو، کەسێکی زۆر هەڵەشە و تووڕە بوو. هەرگیز مەبەستی ئەوە نەبوو لە ژیانی ئازاری هیچ کەسێک بە. بەڵام
لەگەڵ ئەوەشان نەی ئەتوانی خۆی بگرێ لە بەرامبەر کەسێک کە هەڵەیەکی بەرامبەر بکە، نەی ئەتوانی بێدەنگ بێت و هیچ شتێک نەڵێ، یان شەڕی ئەکرد یان بە قسەی ناخۆش کەسەکەی ئەڕەنجان. ڕۆژێکیان مات و جۆش لەیانەیەکی تێنس پێکەوە بوون. چاویان بە کوڕێکی کە هاوڕێیان کەوت ناوی ڕاول بوو. لەوێ تازە یەکتریان ناسی بوو، ئەوە نابوو. ئەویش پاڵەوانی شارەکەیان بوو. پاش ئەوەی کە بە چەند خولەکێک لەگەڵ ڕاول گفتوگۆیان کرد و کەوتنە قسەکردن، جۆش و مات بۆیان دەرکەوت ڕاول تەنیا باسی سەرکەوتنەکانی خۆیەکە، تەنیا خۆی بە ئازازانێ و ئەوان بە کەسێکی شکست خواردووەزانێ. مات گرنگی بە پیا هەڵدانەکانی ڕاول نەئەیە، بەڵام جۆش وردە وردە لێی بێزار ئەبوو، پێی ناخۆش بوو کە بەردەوام ستایشی خۆی ئەکات و باسی شتە باشەکانی خۆیەکە. ڕاول وتی: من لەم ڕۆژانەیە واز لە یاریکردن ئەهێنم، چونکە هیچ کەسێک نییە بتوانێت کێبڕکێم لەگەڵا بکات و لێم بەرێتەوە. جۆش لە وەڵاما وتی: گوێ لە من بگرە ڕاول. بەڵام پێش ئەوەی کە قسەکەی تەواو بکە، یەکسەر مات زانی کە شتێکی ناخۆشەڵێ، بۆیە قسەکەی پێبڕی و وتی: ئێمەش هاوڕاین لەگەڵ تۆیە ڕاول، کە تۆ یاریزانێکی زۆر باشی، بەڵام لەگەڵ ئەوەیە هەنێک یاریزانی نوێ هەن کە ئەوانی زۆر سەرکەوتوون. ڕاول وتی: سەرکەوتون؟ بەڵێ، لەوانەیە لە ژیانی داهاتوویانە سەرکەوتوو بوون، واتە ئەو کاتە بە سەرکەوتووی نازانی، تەنیا خۆی نەبێ. بە شێوەیەک سەیری جۆش و ماتیە کرد وەک ئەوەی ئەوان دوو کەسی شکست خوارد و بێتوانابن. جۆش بەرەو لای ڕاول ڕۆیشت و بە مەبەستی ئەوەی کە پیای بکێشێ و لێی بە. تەنیا لە دوورەوە یەکەم جار هاواری کەوتی: هەی ناشرینی پیس، تو ئاگاداری چۆن قساکەی؟ بەڵام مات کە کوڕێکی زۆر لەسەرخۆ بوو قسەکەی پێبڕی وتی: ڕاول، هەندێک جار یەک ژیان بەسە بۆ ئەوەی کە سەرکەوتوو بی. ئیتر لەویا ڕاول وتی: جۆش، تۆ لە یەکێک لەو کەسانە چی کە پێویستیان بە ژیانێکی ترە بۆ ئەوەی بتوانێ من ببەزێنێ، واتە ئەوەنە خۆی بە گەورە زانی، تەنها خۆی بە سەرکەوتووە زانی، ئەیوو جۆش ناتوانێت لە من بەرێتەوە. ئیتر جۆش بەم قسەیە زۆر تووڕە بوو، هەڵچوو دەموچاوی سوور سوور بۆەوە. پاشان ڕاول بە شێوەیەکی گاڵتە ئامێزانە یەک قاقای لێیە و گاڵتەی پێکرد. جۆشیش هاواری کرد: تۆ چیت و خۆ بە چیە زانی، بۆچی بە من پێیەکەنی؟ ماتیش لە وەڵاما وتی: نەخێر ڕاول، جۆش هەر لەم ژیانەیە تۆ بەزێنێ، دڵنیا بە لێش دەباتەوە، من بەڵێنێ پێ ئەیەم. مات لە کاتێکە دەستی جۆشی تون گرتە بوو بۆ ئەوەی نەچێ بەرەو ڕاول و لەویا نەبێ بە شەڕیان و لێی بە. زۆر بە هێواشی و لەسەر خۆوتی: ڕاول، ئێمە زۆر خۆشحاڵ بووین بە ناسینی تۆ، هیوادارم جارێکی تر بتبینمەوە. پێویستە لە کۆتایی هەفتەیە لە ئاهەنگەکە لەگەڵمانە بەشدار بی. ڕاول زۆر سەری سوڕما، وتی: تۆ مەبەستە کام ئاهەنگەیە؟ ماتیش پێیوت: ئەو ئاهەنگەی کە ئێمە بۆ جۆشی هاوڕێمانی سازەکەین، کاتێکە تۆ ئەبەزێنێت و لێتە باتەوە، ئەو کاتە ئێمە ئاهەنگێکی زۆر گەورە سازەکەین. یاریەکەی ڕۆژی هەینی پێویستە تۆ لەوێ ئامادە بی، چونکە دڵنیام لەوەی کە تۆ دۆڕاوی. ئیتر مایە توای وت و دەستی جۆشی گرت و بەرەو مەیدانەکە ڕۆیشتن. چاوەڕێی چی بوون؟ چاوەڕێی ڕۆژی هەینی بوون، چونکە زۆر بە دڵنیاییەوە ئەیزانی کە جۆشی هاوڕێی یاریەکە ئەباتەوە لە ڕاول. جا ئەم پەندە ئێمە باسی چیمان بۆ کام چیرۆکاڵێ؟ باشترین سەرکەوتنەکان کاتێک بتەوێ بەدەستی بهێنی ئەوەیە کە تۆ کەسێکی زۆر بەڕەوشت و بەڕێزبی، واتە کاتێک ڕوبەڕووی قسەیەکی ناخۆشە بینەوە لە هاوڕێکانمان، نابێ ئێمەش بە ناخۆشی وەڵامیان بینەوە، ئەبێ چی بکەین؟ ئەبێ بە چەند وشەیەکی جوان بەڕێزەوە وای لێ بکەین کەسەکە پەشیمان بێتەوە. ئەو کاتە هەستەکە کە خۆی هەڵە بووە و هاوڕێکانی ڕاستیان وتووە. ئەنجا بزانم چیرۆکەکەی منتان بەلاوە چۆن بوو؟
باشە کێ لە ئێوە قسەیەکم بۆ بکە لەسەر ئەو چیرۆکە و بزانم چی تێگەیشتون جا من پرسیارتان لێکم ئێوەشە دوام پرسیار لە منکان دوای ژوەڵامی من بنەوە ئاتی بزانم دەی مایکەکە بێنە بۆ هاوڕێکەکان دەست خۆش ئادی گوڵەکە من ئەوە تێگەیشتم کە ئەبێ بە ڕۆژبی لەگەڵ هاوڕێکەدا. ئافرین ئەبێ بە ڕۆژبی کاتێکە هاوڕێکە قسێکی ناخۆشی بەرامبەر کردی یان خۆی بە گەورەتر زانی بەرامبەر بە تۆ نابێ بە قسەی ناشرین جوابی بیتەوە. ئافرین کەیتر بزانم قسەم بۆکە لەسەر چیرۆکەکە ئادەی بیا بە هاوڕێکی تەنیشتە ئەگەر ئێستا تۆ یاریەک بتەوێ ئەنجامی بێ بۆ نمونە یاریکی تۆپی پێ ئەکان یان هەچ یارێکی تر کە پێش بڕکێ بێ ئەگەر یەکێک لە هاوڕەکانە گاڵتە و پێ بکە بڵێ نەخێ هەر من ئەی بەمەوە تۆ توانا و نییە و تۆ ناتوانانی ئەو کاتە تۆ چۆن وەڵامیتەوە بەخۆشی بڵامی ئێمە بەست نابجینە وشتی وابێ. ئەی ئافرین هەرگیز نابێ قسەی ناشرین بەرامبەر بە یەکتری بکەین بە تایبەتیش بەرامبەر بە گەورەکان ئەبێ هەمیشە بە ڕێزەوە قسە بکەین بۆ ئەوەی کەسەکانی تریش لێمانەوە فێر بن زۆر باشە ئادی بزانم کەیتر قسەم بۆکە ئەی ئەم گۆڵە جوانە یاران ئادی یارانکە من لەم چیرۆکە ئەوە تێگەیشتم کە کاتێ هاوڕێکە قسەیەکی بۆ کردی نابێت تۆ قسەکەی پێ ببڕیت. ئافرین نابێ قسەکەی پێ ببڕی بە قسەی ناشرین بەڵام ئەگەر زانی و هاوڕێکە ئەوێ قسەیەکی ناشرین کاتۆ ئەو کاتە توانی ڕایگری بۆ ئەوەی کە تووشی شەڕ نەبن ئافرین زۆر باشە کەواتە چیرۆکەکەم کاریگەری هەبووە ئێوەی مناڵی جوانیش ئەبێ هەمیشە بە ڕەوشت و بە ڕێزەوە قسە لەگەڵ هاوڕێکانتان بکەن هیچ کاتێک قسەی بەرزوو نزم و قسەی ناشرین نەکەن هیچ کەسێکیش نابێ خۆی بە گەورەتر لە کەسێکی تر بزانێ چونکە هەر شتێک کە تۆ توانات هەبێ بیکەی بێگومان هاوڕێکەشت ئەتوانێ بیکە زۆر باشە من زۆر دڵخۆش بووم کە ئێوە چیرۆکەکەتان بەباشی وەرگرتووە ئەنجاوەک هەمیشە مناڵ پارێزی کوردستان دیاری بۆ مناڵە چاوگەشەکان ئامادە کردووە کە گۆڤاری پەپولەیە کۆمەڵێک چیرۆکی زۆر جوان و کۆمەڵێک بابەتی زۆر سەرنجڕاکێش و بە سوودی تایە ئەتوانن بیخوێنەوە و ئێوەش سوودی لێ ببینن. مناڵە چاوگەشەکان هەتا بەرنمەیەکی تر و چیرۆکێکی نوێی داپیرە بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش.